ایدی کرکوک تماشاوانی جا کرکوک کرات که استراتیجا گلی کردستان نکتنی بو و کردستان سراسی کردستان آمازن کرکوک روشه که تایبت هی خلکی کرکوک گلی کدانه بس دیان سال خلکی کرکوک کدی دیدن رو پرو سیاست تعریب تبعیث تهجیر ترحیل و گاوه تشیع بونه خلکی کرکوک باشه تا تپاسار کردن لکرکی خلکی کرکوک بگمان برخواد ده خلقی که خدان اراده خلقی که خدان حضر و اراده که نتوی اجتماعیال بالنهاتیه برای خب کنه خورتین کرکوک به همو بیرو بچنین سیاسی جدا چوال سر پرسین نتوی هفدو گرتن جبر که باش دزانن چه رنگ بن چه دین بن چه ایدئولوژی بن مادام کردن ناس ناماوان چار نویسیوان یه بشه لیف تابلویه هو سوا که خوش آری هند آدین سیاسی کردستانی و واقعا نهایت خواندن به هر حال آریه که سیاسی به باندور کرکوک لسراسی برپس خوی یکم دبیجه اف چار شهید نشهیدن بیجی نشهیدم شهید حساب نکن باشه نگیرو سراچه او خلطانی خینه هات نکردن هات نقتل کردن هات نشهید کردن ماشخانه کردن به هر حال دکتور مدحت سلیمان او تابدری سیاسیه لستودگیت گلمه او بخوشی خلکی کرکوکیه او بخوشی باش درد سرین کرکوکان دزانه کاک مدحت اف تابلوی دهو لکرکوک رودای جیاواز یه امنی دیگل کردن حتی وگا بجی سربازی کردن تاخن کردن و دیگل عربان و هاوردیان تو چه عاد بینی؟ وی بداخوا او چهار پنج روزه من بینیم درێژە پێدەری ئەو تعریبەیە کە پێشتر لە ساڵی 1963 بە ناوی حرس قومی هێرشیان کردە سەر لادەیەکانی کوردستان کەرکووک ئەو کاتە عەبدولسەلام عارف بە شێوە فەرمیەکە نا بەس ئەعلانی کرد سەری کورد بۆ ئێوە بۆ ئێمە ماڵ بۆ ئێوە بۆیە عەرەبی بەدوو کە هێرشی سەر لادەیەکانی ئێمەیان کرد شعاریانەوە بوو احنا البدو وين العدو هێرشیان کرد ئەوەی ماڵی کورد بوو هەمویان تاڵان کرد یەک لەوانە لادەیەکی ئێمەیە ئاگریشیان تێبەردا وەکو هەموو لادەیەکانی دەوروبەری کەرکووک و منتیقەی قەراج ئەوەی ئێستا کە بینیم لە کەرکووک کە ڕوویدا کە چۆن هێرشیان کردە سەر ئەو دوکانی ئەو کووردا کە میوە فرۆش بووە بە ئاو و بە میوە و هەمویان تاڵان کردووە بە مۆلیدەوە هەمویان تاڵان کردووە هەمان پرۆسەیە کە لە 63 دەستیان پێکردووە ئێستش درێژە پێدەریتی چۆشی لە بیرمان نەچی ئەوەی ئەو جارە هاوکاریان بووە حەشدی شعبی بووە وەکو چەکدار ئەگەر نا کاکە تو دێی ڕێگای دوو شار دەگری لە شوێنێکی تر رێوە ناو جەرگەی گەڕەکێکی کوردی خۆنیشانان دەکەی ڕێدەگری خێرە محافز بە جواب نهات خێرە وەزارەتی دارایی وەزارەتی مالی بە وەڵام نهات خێرە حکوومەتی عراقی بە وەڵام نەهات لە کاتێکە کوردی قوربەسەر بەبێ چەک بە ئاڵای کوردستانەوە دەڵێ دەسی دەبی ڕێگەکە بگرین بکەینەوە تو بەگولە وەڵامی دەدەیەوە ئەوە لە کاتێکدا ڕوویدا کە ئەو خەڵکە تۆڕە بوو بەداخەوە ئارسەندە لێکدان تعبیرەکان دەگناشرینە کە عەرەب دەستی کرد میز بە پەیکەری پێشمەرگە داکە گوتیان پەیکەرەکە دەڕوخێنن ئەو کاتە ئەو خەڵکە ڕژانە سەر شەقام بەس ئەوەی دڵی من دەیەشێنێ عەرەبی فاشیە جەبهەی تورکمانیە ئەوانە دژمنن عەرەب داگیرکەرە حەقی خۆی چی دەڵێ بیکە لەبەرەوەی داگیرکەرە تو بەرام بەو داگیرکەرە کە هێزێکی ناهاوسەجیشە و بێچەکی ئەو بە هەمەرە و دۆشکە و بیکەیسی و شەیدی یەکەممان بە قەناز لێ درایە کە ئاڵای بەدەستەوە بووە بەڵام تو ئەحزابە کوردستانیەکان 6 ڕۆژە بۆ وەڵامتان نەبوو بەیانێک دەرکەن ئێستا دەڵێ وڵا ئەو خەڵکە ڕەوەندی بەلا مەحمودێکەوە گوایە مەسوول مەڵبەندە دەڵێ ئەو خەڵکە لە هەولێرەوە هاتوون بە چەکەوە هاتوون تەقەیان لە عەرەبەکان و لە حەزبی شعبی کردیە ماڵ وێرانەکە لەوەدایە حیزبێکی کوردی وا بیرکاتەوە ئاسۆ مامەدێک بڵێ ئەو خەڵکە جێرە شێوێنن بە چەکەوە چوونەتە سەر خۆنیشاندانی عەرەب ئەو ماڵ وێرانیە عەرەب چی دەڵێ با بڵێ عەرەبی فاشی چی دەڵێ با بڵێ بەڵام کوردێک لە ترسی تای هەڵبژاردن بێ ئەو خەڵکە تۆمەتبار بکاتن ئاڵای کوردستان دیارە لای ڕەوەندی بەلا مەحمود و ئاسۆ مامەند ئاڵای کوردستان ئیلا دەبێت خەڵکی کە شەهید کران خەڵکی کەرکووکن کاسبکارن ماڵیان لە کەرکووکە تازیان لە کەرکووکە خەڵکی ڕەحیم ئاوان شۆریجان سەرچنارن ئەو تاخانن پێتوانیە ئەم تۆمەت بەخشینە بەشێک لەلایەنە سیاسە کوردستانیەکان و بەرپرسە باڵەکانیان لە کەرکووک لەسەر ئەم ڕەوشە وەکو تابلووی ڕووداوەکانی 16 ئۆکتۆبەرە
خۆی ئەوە هەموو ئیفرازاتی خیانەتی 16 ئۆکتۆبرە کە ئێستا مەبازەکەی دەدەینەوە. کورد بە تایبەتی یەکێتی نیشتیمانی کوردستان کە محافزی هەبوو مدیر شوڕتەی هەبوو هەموو شێستی تا هەفتای پۆستەکان لە بەردەستی خۆی بوو. هات لە 14 ئۆکتۆبر لە ڕەشاد بە زمانی خۆیان ئەوەسا ڕسوول بە خۆی قسەی کردووە لە ڕەشاد ئیتفاقی کردەوە ئەگەر 9 کەس کە هەشتیان ئێرانی بن و دەڵێ نوێمەکە عراقی ولامی متەرزیم بوو تۆ ئیتفاقی کردیە لە ناو مۆبایلەکەی ئیتفاقیکە هەیە و هێڵی سەربازیش بە هێڵی شین لە ناو مۆبایلەکەی هەیە کە چۆن بێن کوردستان داگیرکەن ڕێکیش ئەوەی گوتووە نازام هەتا قوشتەپە دێنیان دێنێ ناو هەولێر بەڵام لەو لاشەوە هەتا ئیبراهیم خەلیل دەچن تو کە دێ ئەو ئیتفاقی دەکەی کەواتە لەسەر هەموو شتێک لەگەڵی پێکات کەواتە شتێکی ئاساییەکە قسانەش بڵێ ینی خەڵک باسایی وەردەگرێت لەوانەیە خراپتریش بڵێن کەواتە دکتۆر حقیقەتێکی تر حقیقەتێکی واقعی هەیە لە کەرکووک خۆ پیشاندەرە کوردەکان ئەوەندە کاریگەریان هەبووە سوپای عێراقیش هاتە ناو کەرکووک دیژە تیرۆر هاتە ناو کەرکووک هەموو ڕێگەکانی کەرکووک داخران من ئەتەجەول ڕاگەیەنرا هەموو گەرەکەکان خڕوشان کەواتە ئەوان کە پارتی تومەتبارەکەن وەکو کەرکووکیەک نیشان ئەوە کە پارتی ئێستا هێزێکی بەقوەتە لە کەرکووک خەڵکی کەرکووک بەهێزەوە لەگەڵ پارتی ئەو تابلۆیەکە دەبینرێ هەروەکو لە سەرتا گوتم ئەوە تای هەڵبژاردنە ئەوان مسۆگەرن دەدۆڕێن بۆیە تو لەو خۆنیشاندانەی عەرەبەکان کردویانە بەڕێزت دەزانی ئاو خواردن لە لای مەڵبەندەوە بۆیان چووە وەکو درێژە بە خۆنیشاندان بدەن بەوەی بارەگەکە چۆن نەکرێت ئەو بارەگایە هەر دەبێت ڕادەسی پارتی بکرێتەوە ئەمڕۆ نەبی ماگەشتر هەر دەبێت ڕادەسی بکرێتەوە دوای پارتی دیموکراتی کوردستان حیزبێکی مۆڵەت پێدراوە بارەگای لە مووسڵەیە بارەگای لە بەغدا هەیە بارەگای لە هەموو ئەو شوێنانە هەیە کە کوردی تێدایە باشە خێرێت و نایری بارەگاکەی بگەڕێتەوە کەرکووک ئەوەت بە ئاشکرا دەڵێ نێمە قبوڵ ناکەین کورد بگەڕێتەوە کورد یعنی بەلای داگیرکردەوە کورد یعنی پارتی ئەگەنا حیزبەکانی تر ڕۆڵیان چییە ینی من یەکشت دەڵێم وەکو کوردێک دەڵێم ئەگەر ئەوە بۆ ئەوان بچێتە سەر باوەڕ بکە دوو بەیانی هەمویان دەربەدەر دەکەین وەکو لە سێسییان لە کورد کرد پێش هەموو شتێک مەڵبەند و حیزبە کوردستانیەکان بەو دەردە دەبن بۆیە باشترە ئەوان لەگەڵ سیاسەتی کورد بن تەبابن یەکڕێز بن نەکت و دەست بکەین ناو دەستی حەزی کاردانەوەکان چۆن دەبینی دکتۆر بوون منە ئەو خۆ پیشاندانەکەی کرا کە گەنجی کورشێت کرا بەیاننامەی سەرۆک بارزانانی هەبوو کە ئەم بەیاننامە هاوکێشێکە گۆڕا دواتە سەرێک وەزیرانی عێراق هاتە سەرخەت و تەلەفۆن کرا و ئیدی ئەمڕۆ جادەکە کرایەوە ئەو کاردانەوەی سەرۆک بارزانانی و سەرکرداتی سیاسی کوردستان خۆی دووشتی زۆر گرنگە یەکەم لە ڕووی سیاسیەوە سەرۆک بارزانی سەرۆکی هەرێم سەرۆکی حکوومەت هەموو بەیانیان دەرکرد کە دژی ئەوەن کوڕی کورد خەڵتانی خوێن بکرێ گول لە باران بکرێ و دوێنێ شەو هێزێکی زۆری زێرەوانی دژێتە ڕۆر بەرەو شێراوە بەڕێکەوت تو ناتانی هەر چاوەڕێ بکەی خەڵکت لێ بکوژرێ ئیتر ئەوە هەموو معادلەکەی گۆڕی و مسۆگەریشم ئەگەر ئەوە نەبووایە ئەو ڕێ هەتا ئەمڕۆ دادەخرا و ئەوەی بەلای منەوە گرنگە دەبێ پارتی دیموکراتی کوردستان پێداگیری لەوە بکە دەبێ ئەو بارەگایە بگەڕێتەوە ئێستا قسەیەک دەکەن گوای ئەو بارگای تاپۆی نییە باشە ئەو هەموو بینایی ناو حکوومەتی عراقی ئەو حیزب عراقیەکان بە شیعە و بەسنەوە داگیریان کردیە بۆ تاپۆ هی ئەو حیزبانەیە بەلای کەمی پارتی دیموکراتی کوردستان بە پارەی خۆی ئەو بارگای دروست کردەوە کە تو باشی تاپۆ دەکەی چێ تاپۆی هەیە لە ناو عراقە کام حیزبی کە بۆ مەڵبەندی مەکتەبی سیاسی یان مەڵبەندی یەکێتی لە کەرکووک کە 200 متر لە 200 متر لە سەرکردایەتی پارتی دوورە بۆ ئەوان تاپۆیان هەیە ئەگە مەسەلە تاپۆی دەبی بەوانیشی چۆڵکەن بەس ئەگەر بۆیان بسە سەر ڕۆژێک دێ بەوانیشی چۆڵ دەکەن و لە هەمووشی ئەنتیکەتر ئەوەیە ئەمڕۆ ئەو دۆشیوانیە نازام چێ ئەوەی سەدەمێک مەسئوڵی مەڵبەند بوو پەیامێکی ئاراستە کردیە بۆ کورد ئێمە ئەگەر نزیک ببنەوە لە بارەگاکانمان لە مەڵبەندمان دەستڕێژیتان لێ دەکەین و حەقی خۆشبانە ئەگەر بشکوژرێن ئیکا کە دوتۆبی ئەو پەیامە بە عەرەبی بۆ حزب بنێری بۆ عەرەبی تعریب بنێری بۆ عەرەبی فارسی بنێری ینی وەکو ئەوەیە با بڵێن هەوادارانی پارتی ئەگە بێنە نزیک بارەگاکانمان حەقی خۆمانە بتان کوژین
يعني ئەوە ئینسان مێشتی ڕادەوەسێ کە شێوازی بیرکردنەوەی ئەو زۆرە کەسانە ئەو حیزبە بەڕێوە دەبن بەداخەوە ئەو حیزبە نەدەبواە ئەوانەی خاوەن خیبرە بوون دەرسێکیان وەرگرتە بوو کە شەڕی براکوژی ماڵوێرانە هەمویان بەلاخست ئەو نوع کەسانە حیزب بەڕێوە دەبن هەرەشە لە کورد دەکەن ناڵێ 5 ڕۆژە ڕێگەی هەولێر گیراوە تۆ نایە لە دژیوان قسە بکەی ناڵێ حزبی شعبی ئەگەت و گولە لە مەڵبەندەکە بدەی من وەڵامت دەبەوە بە کوردی بۆ کورد قسە دەکا بەڵێ دکتۆری دی ڕاوشەکە بەم شێوەیە سپاس دکتۆر مەدحەت سلێمان چاودێری سیاسی گەلێک سپاس دکتۆر سپاس بێ